هزاران سلاوین گرم و هیوین دماخوش دگل دمگدیه لهفگهاندنا کردان. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي وبويرن لجهان دقامن بيك جهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي دي جلوب قالوا خطا باركرنا اسد بتاوان شري دي جوهرتنا بكا يعني دبيت بسكريكا شارسرية سياسي سورية بيتا قريبا بسكريكا دارمندية قندري لجهاني عراق وهريما كردستاني دتش ازديا كعراق دي ابليتيم مثلا كاوني ريو رسمي واجراءات شفافيه زياد كردو برقالبونوي قندلي وكو بروسيجي سرتاسري واستراتيجي دست بكردنا خير تيفي جبو بالفرح كرنا جوهرتنا سيبلان كان هيا سلاوین دوباره تماشاوان دمی لهفگهاندنا کردان کرد کنکشن اوفیسا مافی مروفان یا نتوین ایگرتی دی بیجتن بلگین وان گهاندینا هف جه لیوا کولان نشان دادن کو سروکی سوری بشار الاسد و جمارکا مزنکار بدستن لدوراوی تاوان شری و یندجی مروفانی جی انجام دانا لدمكي وزير درفين ولاتن زلهيزين جهاني بشتفانيا خوا جبو كونفرانسي جنيفتو مهابتن جبو فقراندنا اشتي لسوريا بشتراز دكنو هالوصا بشتفانيا جينا هيلانا تشكي كيميائي سوري لفيدامي جينا توين ايغوتي دبشتن استي خورشتني وتاوانن لسوريا رويداين وليفا كولانتو ماركرين ناهي باور كرين. They've produced massive evidence. So, you know, they لێکۆڵەران بەڵگەی زۆریان کۆ کردوونەتەوە ڕاستیەکانیان دۆزیونەتەوە و لەسەر ئەم بنچینەیە لە راپۆرتەکەدا بۆچوونی خۆیان بۆ کۆمیسیۆن خستۆتە ڕوو دەڵێن تاوانی یەکجار زۆر جددی تاوانی شەڕ تاوانی بەدژ مرۆڤایەتی کراون. ئەوان دەڵێن بەڵگە هەن ئاماژە بەوە دەدەن بەرزترین ئاستی باڵای حکوومەت بە سەرۆکی حکوومەتەوە بەرپرسیارن. of government, including the head of state. برينها تيمين ليفا كولن نتوين يقرتي حكومة وسرهلداين ركابر بالتاوانا خطابات كرنا لي أفا جارة يكيا نتوين يقرتي لستا نافين تاوان بارا وجوانا بشار الأسد بالريز دكا قالوا أف تاوان باركرين دي جواكا نف نتوي لدجي أسد هان بدا بسكايبي باري زر وبزافكاري ما في مروفان رديف مصطفى برصفا مدى اف نامه جواكي نف نتوي وج خلقي سوري وج اوبوزيسيون سوري راغو قالوا يعني دبيت برسكريكا شارسرية سياسي سورية بيتا قريبا برسكريكا دارمندية دار اللي مخابن حطنها جنيفا دوار نزل على ونخويادك ايه جوه تشاوا اف هردو برسكريك بهردا بيتنا قريبا ثاني سر شارسريكا سياسي تي اخافتن لأفنها بلغاية كجالكي جرينجا دكابين نافلتي دوستين جالي سوري اوبوزيسيونا سوري جبوغو رجيم توانبار بكن وعلى الرجيم بدنا آليكي يعني بيقولتن انه اف كسين جو اف جرائم مزن بكار يعني تشج اوبوزيسيوني بن يا تشج رجيم بن دبيشروجا سوري يعني مرحلة انتقالية نمبشتار جاليكي دين دبي اف كسين جو اف گناه کری بین دادگاه کردن لی مخابن سوریا نش کسی گو امضا کری لپیمانا روما یگری دایم يعني محكمة الجنايات الدولية ونجي قبول دكي حتى انها جو اف دعوة اف دوز بيفكر ومخابن جار ديجي مجلس الامن روسيا فيتو سيني ويا روسي تم لهنبري خلق سوريا جفي اوي يعني خويا كي كجواكا نمنتوي تبي يعني انجمنا ما في مروفان باواكي جدي كاروبا وطابات كري وريكو بي وباستي اكسنجو دخبتن لسر برا بوران تكيلي وانا كساي تيجي مره انا ما قالك حالات بيشي واجي كرن قالك هفدي تيجي تيبو ليه قالوا او كاس بين دادك كرن يانا ادبرسكريك يعني برسف توبا انها دي ليستكي يعني جوج دي ليستفاني جواكي نمنتوي دي لجب متحده وقت بخار يعني انجمني ما في مروفان يجريداي نتوين يجرتي دي بيجي اف بيرجيمي وبشار اسد وهواري وي كونكوجيال دجي مروفانتي القراني ودبيجن قالوا او بشك بيج شارسريه كسياسي ابنا كوكيه قالك مزنه وهجر يعني جواكي نتوي بخازه بسكريكا قال سوريا تشارسر بكي وسوريا كديمقراط وهالباش بأفكرن دبي بسكريكا سياسي قريداي بسكريكي دادمنديه بي ودولاتين شرط دا وكا سوريا غندليجي تدا قشدكا لأفا ومعناي نادا كولاتين بشر غندلي تدا نينا
ڕێخستیا ترانسپەرەنسیە نفنەتەوەی هەر ساڵ ڕێزبەندە وڵاتین گەندەل دادڕێژە. ئەف ساڵ سومالیا، کوریا، باکوور و ئەفغانستان لە پێشیا لستێنە. راپۆرت لەسەر بنەمای هەفپەیڤینە دگەل سەدان هەزار کەسە ژێ 177 وڵاتان. مانرۆڤیا پایتەختی لایبریا وڵاتێکە کە 10 ساڵ لەوە پێش تووشی شەڕی ناوخۆ بوو، بەڵام ئەمڕۆکە ئابوووریەکەی گەشەی سندووە. لایبریا ژمارە 83 بوو لە 177 وڵاتی لە راپۆرتی ترانسپەرەنسی ئینتەرناشنال بۆ ساڵی 2013 باس کراوە. ئەمە شتێکی تاکە بە هاوبەری لەگەڵ زۆربەی بەشەکانی ئەفریقا. بەڵام هێندە شیکەرەوە دەڵێن هێشتاش گەندەڵی هۆکاری پێشنەکەوتنی ئەم وڵاتەیە. رابتل پێلی خەڵکی لایبریایە و ئێستا ئاکادمیسیەنە لە بەشی توێژینەوەی ئاسیا و ئەفریقا لە ئازانکۆی لەندەن. ئەو کتێبێکی سەبارەت بە گەندەڵی بۆ منداڵان نووسیوە و دەڵێت جیلی نوێ دەبێت لەو بارەیەوە وشیار بکرێتەوە. دکارت تایبەت دا ئەو دبازارن دا دقاومت د خوێندنگەها دا دکارن حکوومەتێ دا ئەفجا ئەس دبێژم ڕەهێنوێ قەیم بووینە و بوویە دیاردەک گشتی خەلک دزانیت وێ جهێ خوا گرتیە. پێیلی دەڵێت بۆ نەهێشتنی گەندەڵی پێویستە کە گۆڕانکاری لە بیر و بۆچوونەکاندا بکرێت. سۆمالیا لە پلەی خواری و ڕیزبەندێکەیەواتە لەناو ئەو وڵاتانەیە زۆرترین ڕاددەی گەندەڵیان هەیە و ئەو وڵاتانەی شەڕیان لێ دەکرێت خراپترینن بە پێی بەڕێبەری باڵای ترانسپەرەنسی ئینتەرناشنال رابرت بارینگتن. زەلالی دکاری حکوومەتێدا نامینێتن بەتایبەت چونکو بەرپرسیارەتی نابتن دەستگەن حکوومەتێ هەڵدوەشێن و هەڤڵاتی ژوی دەردی دنالن. سووریاشکە شەڕی ناوخۆی لێبەردەوامە زیاتر خزاوەتە ناو گەندەڵی لە خوارەوەی ژمارەدەی ڕیزبەندەکەیە. عێراق هیچ هەر بە هەمان شێوە لە خواروی ڕیزبەندەکەیە لە ناو دەوڵاتەکانە ئەفغانستانیش هەروەها. بارینگتن دەڵێت لە زۆربەی وڵاتان هیواداری کاتێک دەچێ لای پۆلیس ئەوان هاوپەیمانی تۆن لە شەڕ دژی تاوان، بەڵام کەچی دەردەکەوێت خۆشیان تاوانکارن. بە پێی راپۆرتەکەی ترانسپەرەنسی ئینتەرناشنال نیوزیلەند و دانمارک و وڵاتانی سکەندناوی بە بەردەوامی کەمترین ڕاددەی گەندەڵیان هەبووە. محتەبەر شێروانی دەنجی ئەمریکا. بینەران راپۆرتێ لە داوی وڵاتین پتر زەلالی و ترانسپەرەنسی تێدا بڕێزکردن. ئەفجا ماخواست پرسیار بکەین کە ژمارە ئەمریکا دە ڕێزبەندە وڵاتین پاقش ژە گەندەلیە چەندە. لە ڕێزانە هەیە 19 یان 29 هەیە. ئەمێ لە داویا بەرنامێ بەرسڤا ڕاست دیار بکەین و بەری چەند ساڵان عێراق لە پیشیا لستا وڵاتین گەندەل بوو. ئەف ساڵ پتر ژە 10 وڵات لە پیشیا وێنە. گەلۆ ئاستی گەندەلیە لێکێن بووە یان وڵاتین دی گەندەلتر بوونە. ما بسکایپێ پەیوەندی بە ڕێبین ڕەسوول نویسکار و چالاکوانێ مافین مەدەنی کرد. من پێم وانە بە هیچ شێوەیەک عێراق گەندەڵی تێدا کەم بوو بێتەوە. ئەوەی کە عێراق لە سەروی لیستەکەدا ئەگەر هەموو جار ببینین لە سەروی هەرە سەروی لیستەکەدا ئێمە سۆماڵ و ئەفغانستان و کۆریای باکوور ببینین، ئەو جارە بەهۆی ئەو ڕۆژێک ناوچەکەدا هەیە بە تایبەتی لە وڵاتانی سووریا و لیبیا و یەمەن بۆتە هۆی ئەوەی ئەو وڵاتانش بێنە پێشەوە لە ڕووی گەندەڵیەوە و عێراق کەمێک بێتەوە دواوە. لەبەر ئەوە کە عێراق پلەی دەیەم مەسەلەکە ئەوە نیە ڕێوڕسمی و ئیجراعاتی شەفافیەتی زیاد کردووە بەرەنگاربوونەوەی گەندەڵی وەکو پرۆسەیەکی سەرتاسەری و استراتیژی دەست پێکردوە نەخێر بەهۆی ئەوەی کە وڵاتانی تر بەهۆی ڕۆژی ئەمنی و وەزعی خۆیان خراپتر بوون نەکو عێراق باشتر بوو بێ. عێراق تا ئێستا بە شێوەیەکی ڕسمی هیچ هەنگاوێکی کردەیی لە بواری سیاسی نەهاویشتووە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بە پێچەوانەوە وەزیر گەندەڵەکان لەلایەن کوتلەکانی خۆیانەوە بەرگریان لێ دەکرێت، ڕێگە نادرێت ئیستیجوابی پەرلەمانی بکرێن، ڕێگە نادرێت محاسبە بکرێن. ئەو خەڵکانی کە تۆمەتبارن بە گەندەڵی دەنێدرێنە وڵاتان ڕێگەی دەربازبوونیان بۆ دەکرێت، وەکو فەلاح سوودانی کە وەزیری تیجارە بوو، وەکو خەڵکانێکی دی کە لە بواری کارەباکاریان دەکرێت. ئەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ هەرێمی کوردستانیش بەشێک لە عێراق. ئێمە کە باسی عێراق دەکەین بەگشتی هەرێمی کوردستان لەوێ نەمانەوەی بەشێک لە عێراق. هەرێمی کوردستانیش تا ئێستا ئێمە سیاسەتێکی چەسپا و لەسەر بنەمای یاسای سەر تا سەریمان نییە وەکو استراتیژێتێک لە هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی.
تەنانەت پلانی استراتیژیش کە سەرۆکی هەرێم ڕایگەیاند لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات تا ئێستا ئەنجامەکانی دەرنەکەوتون بۆ ڕایگشتی خەڵک و من بە بۆچوونی خۆم لێژانەکانیش ئەو لێژنانەی کەدانی داش مەزرابوون هەڵوەشاونەتەوە واتە نەیانتوانی چاکسازی ئەنجام بدەن نەیانتوانی بەرەگاری گەندەڵی ببنەوە تەنانەت ئەو بەڵێنانش کە سەرۆکی هەرێم دوای هەفتەی شوبات بە خەڵکی دابوو کە بە دەستێکی وڵایی ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە ئەو بەڵێنانە نەچۆرەتە سەر بە پێچەوانەوە دەبینین فراوانبوونی بواری سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان ڕێگەی زۆری کردو بۆ کۆمپانیاکان بۆی گەندەڵی بکەن ڕێگەی زۆری داوەتە بەرپرسەکانی هەرێمی کوردستان بۆی بە شێوەی ناشەرعی دەستکەوت پەیدا بکەن بە شێوەی ناشەرعی پارە پەیدا بکەن بۆیە هەرێمی کوردستانیش وەکو واقعێک چونکە تا ئێستا سیاسەتێکی ڕسمی ئیرادەی سیاسی لە هەرێمی کوردستان نیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی من پێم وایە هەرێمی کوردستان ڕەنگە گەندەڵیەکە بە ئاستی عێراق نەبێت چونکە میزانی عێراق لە سەروی 100 میلیارد دلارە میزانی هەرێمی کوردستان لە سەروی 11 میلیارد دلارە لە ڕێژەکە کە جیاوازی هەبێ ئەجینا وەکو بنەما جیاوازیەکی وا نابینم زانایان ئەمریکی دەست بێ لێکۆڵینێ کریا و هیوی dikin بکاربن پتر قازانجê ji sîpelankên saxlem yên wan kesan bibînin ku biryar dana li demê mirina wan parçên laşê wan ku hêşta jiyan tê de ya bêne veguhastin ji nexweşindî re. Rêveberê vê lêkolînê Dr. Thomas Egan ji zanîngeha Carolina li Chapel Hill kar li ser vê vekolînê dike. Piştî mirina mirovan sîpelanka wan pitir ji endamên dinyê laşê wan saxlem dibîne. Dr. Egan dibêje lêkoler hêvî dikin rêkekê bibînin ew bikarin endamên leşê mirovî piştî mirina wan pitir saxlem bihêlin. And this would have a profound impact. Vêna dê karîgeriya mezin hebit li ser jimara sîpelankên saxlem bi veguhastinê. Niha li Amerîka em salê 1800 jwana diçînin û em bawer dikin em ê bikaribin 40 heta 50,000 zêde bikin. 1,000 lung transplants a year. Veguhostina sîpelanka ji bo hizaran nexweşan hêviya bitinê heta rojekê bi şêweyekê saxlem henasê bikêşin. هەرگیز بە شێوەیەکی ئاسایی هەناسەم هەڵنەکێشاوە. ئەو کەسێن وەسیەت دابیت سیپەلانکە خوا بدەن ئێکێدن پشتی مرناوی و لە نەخۆشخانەیە کۆچەداوی نەکەن هەرگاف نکارە سیپەلانکەوان بهێتە کارانین ji ber wê hêndê heştê li sadê wan sîpelanka kêr nahên. Sîpelankên wan kesên li nexweşxanê jî dimirin hindek car ziyan ya gehiştiye ji ber ku ev çend de li wêrê jêr destgehên çavdêriya saxlemiyê ne li demê mana nexweşxana wî kesî. Dr. Egan dixwaze rêkeke bibîne ew bikare ew kesên li mala xwe dimirin bi zûtirîn dem bigehne û birînkariya endamên leşê wan bikin bû dubare karanîna wan. Li vêrê tîmê Dr. Egan niştegeriyekê dikin li ser sîpelanka miryekî wî berê biryardabû sîpelanka wî bihêt karanîn bû nexweşekê din. Sîpelankê saxlem bi wan nexweşan dihêne danan ku li lêkolîna Înstîtûya Niştîmaniyên Tenduristiyê beşdarin. Ba min ev 2 sala li ser lîsta nexweşan e ew yên sîpelankê nû pêdivîne. Ew hêvî dike ev lêkolîne bi zûtirîn wext sîpelankeka saxlem bi wê bînteve. هیچ بژارێکی ترم نییە ئەگەر دەستم بکەوێت ئەوە بە نرخترین شتە لە ژیانمە بۆ ئەوەی بتوانم هەناسە هەڵکێشم. تایبەتمەندên çandin û veguhostina sîpelankan gelek bihêvîne ev bernameya bi êkcarî serkeftî bitin. Herêz xendan dengê Amerîka. Bîneran ji bo Amerîkyan çikandin û xemlandina dara Krismesê ya Koçka Spî destpêka amadekariyên şahiyên serê salê ye. Van salan ew bûye tor û nerît û erkê xanimayekê û zarokên malas. اف پارچا موزیکی آوادیتی و گهلی بوی یا گروپ رانیایا وان سردانا دنگی امریکا کر بری چندکه و میوان مبو وان جمرا بحثی موزیکا کردی کر بحثی درد و زحمتین هنرمند کردو چند سترانجی جمرا گوتن او دی ناوروکی برنامه کا تایبت دا لدمین دین
بینەران ئەگەر لێ هەنێک وڵاتان هەڵبژارتن و گوهداریکردنا دەنگێ خەڵکی بزەحمەت بە و لەسەر دلێ بەرپرسان هەنێکی گران بە لێ لە باخچی ئاژەڵان لە واشنگتن ناوێ پاندا یامێ یا لە مەها هەشت هاتی ژیانێ بە هەڵبژارتنا بوو. چونکو پاندا ئەفڕەنگی هەرچانی ڕەشوسپی بە ئەسڵ ji باشوورا چینەیە لە گۆڕانەریتێکی چینیژی پشتی 100 ڕۆژان ji دایک بوونێ نافلێ تێکردن. 123,000 کەسان دەنگ لەسەر ئەنتەرنێتێدا هەتا ناوێ هەر چامێ یا پاندا ببتە باو باو هەرنەها باو باو بە هەزاران حەژێکەر هەنە جوانە خانمایەکیە ئەمریکی میشیل ئۆباما یا گەلە کەیف خۆش بووی بە هاتنە باو باو و دێ خەڵکی سەردانا باغی نیشتیمانی ئاژەڵان دکن لە واشنگتن وێ بکاربن ژنەها و پاشدە ببینن. بتەبیعەت کێفاوان هەرچێ نازک یەن ڕەشوسپی بیاریان تێ. و بەرسڤا پرسیارەما کاژمارە ئەمریکا دەڕێز بەندا وڵاتین پتر شەفافیەت تێدا و پاقش ji گەندەلیە چەندە بژارە دوێیە 19 ئانکو لە هەژدە وڵاتان ji ئەمریکا پتر زەلالی دکاری حکومەت و ناڤەندên دراوی و ئابووری de heye. Bînerin hêja eger hûn negeheşt bin hemû bernameme temaşe bikin hûn dikarin serdana malperin dengî Emerîka û dengê Emerîka bikin û Facebooka bernamê jî Kurd Connection heta heftiyabê dexîlê şemo û stafê demê li hevgehandina Kurdan hêviya xweşî û şadiyê ji we re dikin.